خانزاد کچێ خانزاد ئەو جارە ژەم مزگەفتێ هینامەوە چاودێرێکی باشی دەکەی نالی بستۆ مزگەفتێ تێگەشتی دەبڕۆ کوڕە خۆ وازم نبینە باوە کرد دەبڕە دەی بڕۆ کوڕە گوناحتە گاتێت و لەوە کوڕەیەکەی گوناحم ناگاتێ کوڕی خۆمە بە خۆم تەربیەت دەم ئاگات لێبی ئێستا ئیشم هەیە دەڕۆم وەرە ماڵە مەقلوبەم لێنایە وەرە ئەوجە خواردن تو کەی نێدەخورێت دەستا و ئەوەندە خۆشە لۆ ئەدی هەرێ خواردنە بۆ تۆ خوارد ئەوە ڕۆی پێشترێ نەمدەزانی ئێستا هەموو شتێکی دەزانم تێگەشتی بەڵێ بەڵێ بەس ئاگات لەو کوڕێوی چاودێری ئەو کوڕێ بکە خۆ ئاوی زارێ ئەزانم چەزانی وەرە ئەزانم 2 دینارت تاتە بەرکت غرور بووی بەس خوا هیدایەتت داتن ئەتو تەربیەتی کوڕەکەت بدە لێ نەگەڕێی بستە مزگەفتی ئەوە ئیشی تو حەقە لەسەر من نەبی تێگەشتی خوایە خوا هیدایەتی بێ خوایە ئەردا با ملۆمان لێ دەکات دا خۆ من چکڕی خەڵکی نیمە یعنی گەوە چکڕی خەڵکی باما بچم لە بارەکە ڕام بردبە بچوو بامە دیسکۆی تێر ئەو لە ئەولام کردبە ئەو کاتی بابم دەستخۆشی لە من دەکرد وەڵاهی کوڕم نازانم بابت جاران ئەوەندە باش و ئەوەندە نەرم حەلیم بوو ئەوەندە بەدین بوو سەری سوبانێژی ناچوو بەس لەوەتی دەوڵەمەند بووە ئاردو ئاسمان گۆڕایە بەس هەر کۆچی بی کوڕم بابتە دەبی هەرچی بڵێ بەگوێ بکەی دا بارەکشت پێ بڵم ئەمن واز لە خواپەرستی ناینم تێگەیشتی دا نەواز لە مزگەفتی دەیدم نەواز لە نوێژیش دەیدم ئەو هاشی پێ بڵێ وەڵاهی کوڕم ئەمەش حەزم لێ نێواز لە خواپەرستی و نوێژ و ڕۆژی خۆت بینی بەس بابتە چی لێکەی ئێستا دا ئەم بارەکشت پێ بڵم بابم سەریشم ببڕی ئەمن واز لەم نوێژی ناینم تێگەیشتی دا ئەو هاشی پێ بڵێ خوایە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەی خوایە کو سەری لەسەری ئەو کوڕەی نایە ئەدی وایە وچی هەندێک کوڕی ئەگە هەموو دەمێ لە بەر و نادی و لە بەر و دیسکۆیان بی ئەو دەمی چەکەی خوایە بە قوربان خوایە بمان پارێزی خوایە هیدایەتی بدەی گیانەکەم تووڕە مەبە ئەوڕۆ دێمە خزمەتت نەخێر ناتوانم ئەمشەو دەرەوە ماڵی براکەم نانا نابی بچی ئەمڕۆ 3 ڕۆژە نهاتیمە لای تو بمزانیایە قەت سەر بە هەوێشم پێ نەدەکردی ئیدی ئاخر پێم دێت و لە چیت کەمە ئاتوونە هەیتە سارێ لۆم کڕی بەس پێم دێت چیت کرد دەوێ نەخێر شێرزاد من گوتم خانوویەکم بەناو بکە نەت کرد ئەویش لۆ دەکڕم کچێ دەرێسی قەت نییە چییە با هەمە بەڵام وەعد دەدەی کچێ وەعد باشە گیانە بەس با ئەمشەو بڕۆوە ماڵی برام سبەی دێمەوە باشە گیانەکەم ئاگال لە خۆت بی ئەوە تەلەفۆنێکم نەگەرە دوای تەلەفۆن لۆ دەکەم باشە باشە گیانە خواحافیز بەڵێ کاک عەباس بارەکان گەیشت دەست خۆش سیتەم عەلەفە زۆر باشە کاک عەباس مەوادەکان بنە مەزەنەکەی سەر ڕێگای مووسڵ باشە جانە دە باشە خواحافیز خوال لەگەر ئەی بەخێر بێنەوە سەرچاو کاک شریک سەلامەت بی کاک شێرزاد ئەوە گرێبەستەکەمان تەوقیع کرد دەستەکانت خۆش بی ئیشەکی زۆر باش کرد بە چەندی تەوقیعت کرد پلانی بە 120 دلاری وەڵا زۆرە باشە ئەدی ئەمە نەمگۆ بە 100 دلاری عەقدەکەی بکە ئەو تازە مزاکرا بەڕاستی ئیشێکی خراپ مشتریمانەیە بە 130 دلار چی ئەو مشتریە ئەبوو عەلی هەیە کورۆ پارەی نەقدی نییە باوە ئەوە هەر دەوێت بە قەرز بواتە شتیوان نییە تازە وزارە کردمان بەرعاڵ دەستان خۆش بێ زارشکە غەڵەتی وا دووبارە مەکەنەوە باشە ئینشاءڵڵا ئێستا کەش هەندێک ئیشم هەیە دەچمە دەرێ ڕەنگە نێمەوە شەریکە ئێرە ئامانەتیش بۆبی باشە دیارە خواحافیز چاوەکەم چای خواحافیز باوکە جان وازە شەریکایەتی ئەمە بێنە زۆر شانە سەری بەدواوەیە بەخوا لەوە دەزان بیربێ نەکردەوە بەس مەجارێکم لێ با مشتریەکان سەح بکەم هەجی تێهێدەین باشە باوکە زانین چییە بێ خێر لێبێ ئینشاءڵڵا باشە بەس تۆزێک مەجارم لێ ئەم دەزانم چ دەکەم ئینشاءڵڵا